ڕۆژهەڵاوی تعریبکردن لە کەرکووک و ناوچەکانی دەرەوەی ئیدارەی هەرێمی کوردستان چۆن هەڵدەسەنجێنی. شاری کەرکووک شارێکی کوردیە بە عەرەب داگیر ناکرێت، نە بە سیاسە نە بەهێز، و کەرکووک دڵی کوردستانە، لە دڵی هەموواندا. وەکو ڕای گەنجێ پێویستە هەموو هێزە سیاسەکان و لایەنەکانی کوردستانی بگرن بۆ ئەوەی ئەو مافانە بەدەست بینەوە کە لە ماوەی ڕابردوو لە دەستماندا. ئەمڕۆ ڕۆژی هیمەتە و ڕۆژی مەرداتیە و ڕۆژی مێرانە بێنە مەیدان بۆ ئەوەی ئەو بستە خاکانەی کە کەوتونەتە بەردەستی ئەو دژمنانەی کە خەون بە نەمانی کوردەوە دەبینن لەدەستیان دەربێن و ئەم خاکە کە دەکاتە بەشێکی زۆری خاکی کوردستان لە دەستی ئەم دژمنانە حەزانە دەربێن و بگەڕێتەوە بەواشیدا. هیوادارم هەموو کورد یەک گرێت بۆ ئەوەی کوردستان لە بەعەرەبکردن دوور بخرێتەوە و ببینە دەوڵەتێکی سەربەخۆ و ببینە دەوڵەتێک کە هەموو کەسێک شانازیمان پێ بکات و هەموو کورد شانازیمان پێ بکات و پێشمەرگەش هەموو کات تاجی سەری هەمومان بێت و ببین بە دەوڵەت. ئێمە وەکو هاوڵاتیانی دووس خورمات و وەکو گەنجێکی لاوی دووس خورمات و ناتوانانی بەسەراحە خۆت گێژ بخۆینەوە دووزە. ئێمە وەکو گەنجی کورد ئێمە زۆر مەقدورین لەلایەن گشتێکەوە. هێزێکی کوردی نییە دووس بپارێزێ. لە 2014ەوە پێشمەرگە دەدرێتە کوشت لە شارەکان، لە کەرکووک، لە دووس، لە داقووق. ئێمە وەکو هاوڵاتیەکی دووس زۆر مەقدورین لەلایەن هەموو شتێکەوە. داوا لە حکوومەتی هەرێمەکەی بە هاوارمانەوە بێن. ئێمە وا بۆ 3 مانگ دەچێ هاوارین، هەتا ئێستاکە هیچ ئەمانێک نییە ئێمە بگەڕێنەوە بۆ شارەکەمان.